بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین ئەمڕۆ کە ڕۆژی هەینی هاوکاتە لەگەڵ کە ڕۆژێکی پیرۆزە بابەتێکی پیرۆستریش لە ئارایەکە ئەمڕۆ ڕۆژی ژیانی کاری خێرخوازیە جا ئەم مانگەش کە مانگێکی پیرۆزە مانگی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لێبێت بێگومان کاری خێر و خێرات هەمیشە لە مانگەیە زیاتر برای ئیسلامەکانمان خوشکە ئیسلامەکانمان پەنای بۆ بن لەبەرەوە ئەمڕۆ باسی کاری خێرخوازیەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە باسیەوەکەین ئەگەر مرۆڤ ببەخشێت لە ڕوو دەرونیەوە چی دەست دەکەوێت جگە لە پاداشتە دینیەکەی لەگەڵەوەشدا بەخشین و کاری خێر چ کاریگەریەکی هەیە لەسەر فتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان هەمومانە و کۆمەڵک پسەریتر بە میانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد کە بەڕێزیان مامۆستای ئاینین لە سۆدی ڕۆژێکینە بە سپاسە وەڵامە دەدا مامۆستا گیان زۆر زۆر بەخێر بێبیانی باش زۆر بەخێر مامۆستا بەخشین و کاری خێرخوازی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەم دەستکەوتە دینیەکەی هەم دەستکەوتە معنەویەکەشی کە ضروري وكمالاتيا شلون لك دريته؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين ديار خوشويستان بنلاني بريس السلام عليكم ورحمة الله وبركاته بياني روجي جمعتان في الخير وبركات بإن شاء الله ايوشو بنلاني بريس آيني باكي في روزي إسلام لدواء عبادات وخواناسي لبابتي أحكام بابة الشرعية كانوا بابەتێ پێشەوە باسی ئەوەمان بۆکە باسی تعاون و یارمەتیدانی یەکترین و ئینفاق و بەخشینی ماڵ سەلوەت و سامان بە یەکترین ئەتوانین بڵێن بابەتێکی ئەوەندە گەورەیە لە قورئانی پیرۆز ئاەت و سوورەتی قورئان نییە کە باسی ئینفاق و تعاون و یارمەتی و پێکەوە ژیان و هێمنی و ئارامی و خۆش خستنە دڵی یەکترینەوەیان خۆشی و کامەرانی بابەتی هاوکاریکردنی یەکترین بۆ بە قورئان یعنی قورئان خوای گەورە بەو گەورەی و عەزەمەتەی خۆی داوا لە ئیماندارانەکە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئەمە ئاەتی قورئان لە سوورەتی مائیدەیە کە خوای پەروەردگار داوامان لێ کە ئێوە هاوکاری یەکترین بن لە چاکە و چاکەخوازیدا و لە سوورەتی بەقەرەدا خوای رب العالمین ليك لصفة جوانكاني أهل التقوى إيمان داراني راستقينا إيمان داراني رازقو أويك أفرمي ومما رزقناهم ينفقون بابتي هاوكاري هم إنفاق بخشين وهروها هم تعاون هم مساعدة يارمتداني يكتن أقريته ويخوي رب العالمين حتشي سلوت سامان وشي شد هي لم كونه دا أي خاتب بالخوي فرمي ومما رزقناهم ينفقون وصفيانك وصفي بروادارانك إيمان داراني راستقين أوانا كأبخشن هاوكاري يكترين أكن بدم يكترين وأشن چونك بيغمر ما صلى الله عليه وسلم لفرموديك خويدا دفرمي أفضل الأعمال أن تدخل على أخيك المؤمن سرورا لسرقسي جنابك لاني معنوي لاني دروني مروفكان ئێمە وا جوانە وا باشین کە پێکەوە وەکو مرۆڤ هاوکاری یەک بین لە خۆشی و ناخۆشیە برای یەک بین لە ناڕەحەتیەکانە دەستباری یەکترین بین یەکترینمان خۆش بێت بۆیە فەرمودەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەوبارەوە زۆرە و نمونەی زۆرمان هەیە و ئاەتی قورئانی زۆرمان هەیە لەو بابەتەوە کە هەڵمان ئەنێ و بەڵکو لە ئەجر و پاداشە ئەمان خاتە پلۆپایەکی زۆر گەورەوە باشە مامۆستا چەندە گرنگە لە کاتێکا کەسێک کە ئەوێت کارێکی خێرخوازی هەر بابەتێکی تر بکات لە لای خۆمانەڵێ هەر کارێکت کرد زۆر باسی مەکە وابزانم لە ئاینی پیرۆزی ئیسلامی شەوەم شێوازەیە ئەڵێ ئەگەر بەدەستی ڕاست کردە با دەستی چەپ پێی نەزانێت جوانە کارە خێریەکان خوای رب العالمین ئەفەرمێ بۆ منە و منیش ئەزانم و نیەتەکەی تۆش ئەزانم دیارە لفرموديك صحيحي في غمرها هاتو صلى الله عليه وسلم حو تاقم لروجي قيامتها لجيش السيبري عرشي عظيمي خوي پروردگارا لو روجدا روجي كي زور قرانا النار حتى زور بهلاك تشوني مروفا كان حو تاقم لروجي قيامتها عشان السيبري عرشي عظيم في غمري خواه صلى الله عليه وسلم سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله يكي لو أنا لسر بابتك جنابك فرمود بابا پنهانی بێ
خێر و خێرات چاکە و چاکە خوازی با بە پەنهانی بێ چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ یەکێ لەو حەوت تاقمە ئەو کەسەیە کە بەدەستی ڕاستی خێرێک ئەکا کەواتانە بەدەستی ڕاست ئینسان خێر بکا باشترە فەرمێ دەستی چەپی نایڵێ بزانێ یعنی چی بەمانە ئەوە نییە کە ئەم دەسە ئەم خێرا کە ئەمنە یعنی ئەوەندە هەوڵ بدە بە پەنهانی بێ بۆچی حکمەتەکە چییە حکمەتەکە ئەوەیە ئەو کەسەی کە تۆ ئەو چاکە و ئەو خێر و ئەو هاوکاریە ئەەکەی با لایانی دەرونی نەڕوشێت با لایانی دەرونی نەڕوخێت با هەست بە زەعف و لاوازیەک نەکە بۆیە زۆربەی پیاو باشان زۆربەی چاکە خوازان هاتوون بە شەوە بە پەنهانی بە نهێنی هاتوون خێر و چاکە و یارمەتی و هاوکاری یەکترنیان کردووە ڕاستە مامۆستا بۆ ئەم سەردەمە تۆ تێڕوانی تۆ چییە لە بابەتی خێر و خێراتە وەڵڵای بینی بە ئاشکرا ئێستا من دوێرە شەو شتێکی زۆر جوانم بینی لە یەکێک لە گەڕەکەکان پێم وا بێت هەڵە نەبم هەولێر بوو لە تۆڕی کۆمەڵاتی داوای هاوکاریانەکرد خۆمەش بۆ خۆی تۆڕە کۆمەڵاتەکان مەرجنیە خراپ بێوانە تۆ بانگەشە بکەی بۆی کە هاوکاری ماڵێک بکەی نەخۆشییان هەبێ بەتەنگەوە بێن پێم وا بێت ئەگەر هەڵە نەبم ماڵەکە یەکێکیان گورچیلی پێویست بوو لە لایڤی فەیسبووکە ئەویان کردبووە کە داوایان کرد بۆ هەر کەسێک بە بڕێکی کەمیش بێ بەشدارە بێ لەم خێرا ماڵی ئاوا بێت خوا خێری بنووسێ ینی من بۆ خۆمەوەم بینی لە تۆڕە کۆمەڵاتەکاندا ڤیدیۆ زۆر بڵاو بۆ زۆر جوان بوو کابراایك تەلەفۆنی گروتی کاکە چەنی ماوە بۆی کە گورچیلەکە بکڕن پێیان نزیکی 10 ملیۆنێکی ماوەتی من 10 ملیۆنەکە تانێمێ فەیسبووکەکە داخەن ینی کۆتایی جوان ئەم جۆرە لە خێرش بۆ خۆی هەندێک جار بڵاوکردنەوەی هاندانێکی تیانە بەڵێ بڵێ مەرج نییە زۆر جار ڕاستەکی ئەڵێ بەم دەسە بە ئەم دەسە نەزانە بەڵام زۆر جاری لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئەم بابەتەشە من پێم خۆشە جوانە دەسەکانە خۆش بێت دیارە ئاینی پاکی پیرۆزی ئیسلام ئەو بابەتەشمان هەیە کە مەسەن بنەوە ئەمما بنعمەتی ربك فحدث لە شوێنێکا فەرمێ ثم لتسألن يومئذ عن النعيم لە دبارەی نیعمەتەکانی خوا زۆر جاری وایە مەسەن کابرا خێرێکەکە لە پیاو باشان کە خێری چاکەیەکیانەکرد لە ناو هاوڕێکانیان باسییانە کرد ئەنو ئەم شەوەکە من ئەو خێرم کردو ئەو چاکەیەم کردووە کەواتانە ئەتوانرێت کە شتەکە وا بخوازێت کە من هاوار بکەم یا بە خەڵکی بڵێم یا بە کۆمەڵی خەڵک بڵێم یا بە مامۆسایەک یا بم ڕێگەی سۆسیال میدیاکان مەسەلەن بەکاریان بێنین بەڵام بەمەرجێن ئەو کەسانی کە هەڵئەسن بەم کارە خێریانە معروف بن یعنی حتا لەلایەنی دەستگا ئەمنیەکانەوانە ئاشکرا بن بۆی خەڵکێک زەفەر بە بەم کەسانە نەبن یا تیجارەتیان پێوە نەکەن کە ئەلحەمدوللا تاوەکو ئێستا من ئەوەی کە ئاگادارم زۆر کەم کەسانێکەوان کردوێ ئەو کارانە کە ئیشێکی واکرێت ئەگەر پەخش بکرێت هەوڵ بیرێ لایەنی دەرونی لایەنی معنەوی ئەو کەسە لێ قەوماوانە بپارێزرێت ئێستا ئەو پیاوەی کە جەناب باسەکە کەوتێتی من ئەوە دایەخەم شتێکی زۆر جوانە دەستیان خۆش بێت بۆی ئەم کەسایەتیە چونکە لە فەیسبوک و ئەمانەکە ئەو شتانە بڵاوە بێتەوە چەند جار و دووبارە و سێبارە و بڵاوە بێت و ئەڕوا دووبارە و سێبارە بەڵێ بەڵێ خەچەند ئەوەش هەر دروستە بەڵام ئەبێ ئەو کەسیشی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ ڕۆژی قیامەت کەسانێک هەیە کە هەژار بوون لە دنیادا بەڵام مستەکبیر بوون یعنی خوان وا پیشان داوە هەچەند ئەوە بابەتێکەیە فەرمێ کە هەژار بوون حەزیان نەکردو بە خەڵکی بڵێن من هەژارم چونکە بۆچی سی زەکات و سەدەقە بۆچی بە کێ فەرزە بە فەقیر و للفقراء والمساکین یەکەم يعني دوو تاقمی گەورە لە هەشت تاقمەکە خوای گەورە فەرمێ فەقیر و ئەی باشە فەقیر و هەژار من چۆن بزانم خۆ بێ کابرا بێت یا جەناب ڕێنمایی من بک بڵێ مامۆستا یا فڵان کەس یا تاجر یا دەوڵەمەند یا خێرخواست ئەم کەسە ئەوەیە دەی با کابرای خێرخوازی بچێ بکۆڵێتەوە بزانە ئەرێ وایە ئێستا ئێمە کێشەمان لەسەر لەگەڵ چیە زۆر جار بە خێرخوازەکان ئەڵێن برای من تۆ خۆ بچۆ بۆ ماڵەکە بۆی کە گومانیشت بۆ دروست نەبێ و بۆ ئەوەی خێرەکەشت بەدەستی خۆت بگاتە جێگەی خۆت باشە مامۆستا جاها لەسەر ئەم بابەتە ئەمەوێ بزانم بۆ نمونە چ خێرێک ئەگاتە شوێنی خۆی من نیەتمە کە چزانم هاوکاری کەسێک کەم کەسێک هاتۆ داوای هاوکاری لە من کردووە من نیەتم ئەوەیە کە هاوکاری کەسەکە بکەم و هاوکاری شیەکەم بەڵام لە دوای ئەوەی کە هاوکارەکەم کرد ڕەنگە چەند کەسێکی تر هەبێ بڵێ ئەوە خێری پێناشێ ئەوە فێری ئەم بابەتە بووە ئەمە زۆر هەمیشە بۆ بەردەوام داوای خێر لە چواردەوریەکە یعنی بە جۆرە لە جۆرەکان وا لە تۆکەن کە تۆ قەلەقبی لەو خێری کە کردوتە
جا پێمان بڵێ چ خێرێک ئەگاتە شوێنی خۆی. جزاك الله خيرا والله خوشکە بەڕێزەکەم بەنسبەت ئاینی پاکی پیرۆزی ئیسلام لە بابی خێرکردن حتا لە قسەکردنە حتا لە هەموو شێوازەکانی ژیانمان ئێسێم کەناڵە بەڕێزانە توانن خێر و سەدەقە بکەن ئەوتە پەیامی جوان لایانی سەحی لایانی تەندروستی لایانی خێرخوازی لایانی ئاگادارکردن ئەمانە هەمی خێرن بابەتی خێرین کە بڵاوە کرێتەوانێ بەڵام بەنسبەت گەیاندنی ئەو شتام لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئەوان حەزیان کرد بە پەنهانی بێت و نیشانەی قبول بوونەکەش ئەوە بۆ کابرا ئەبێ بزانێ خاتە دەستی کێ ئەبێ ئەو کەسش کە خێرەکەی پێەکەی بە ئاگای لە خۆی بێ لە خۆی خۆی بترسێ ئەگەر پێی ناشێ داوانەکە ئەگەنە لە سەردەمەکانی پێش ئیسلامدا خێرخوازی وا هەبووە خێری کردووە بە دەوڵەمەند هەر کابرا دەوڵەمەند بووە یا مەسەن بوون بەدەست یا دوول لە ڕووی جەنابتان لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ بینەرانی بەڕێز ئەو ئافرەتانی کە داوین پیسیان کردووە ئەڵێن بەیانی بڵاو بۆتەوە لە ناو خەڵکەوتیانە فلان کەس خێری کردووە بەوانە هەر شەوە خێرێکی کردووە ئەڵێ لە دوایە چون بۆ لای کابرا وتیان ئەرێ تۆ چیل کردووە وتی کاکە ئەو کابرایە ئەوەندە ڕەزیل بووە دەستی نەچۆتە سەرۆت سامانەکەی بیخوا هەیە یعنی ئەو هەر هەژارە ئەو هەر فەقیرە من بۆیە یاومەتێ بۆ ئەوەی کە ئەو خێرە بگا بەو و پێشی ئەگام لای خۆی پەروەردگار جاوە لەو بابەتەیە کە فەرمی ئایا چۆن بزانین دڵی خۆت خی گەورەی خاتە دڵتەوە سرور لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ دڵخۆشیە کە ئەو کەسە دڵی خۆش ئەبێ وەکو کابرای پیاوچاکی ئەڵێ کولێرەیەکم بەخشی بە دایکێک لەگەڵ هەتیوێکە لەگەڵ مناڵێکە ئەڵێ زەردەخەنەکە پێکەنینەکەی مناڵەکە بووە بە خێرێک بەوە بە خێرێکی ئەوەندە گەورە تای ترازوم بەرز بووەوە جا ئەو پیاوە ئەڵێ وتیان بۆ چی واڵکردن وتی با بەڵکو ئینشاڵە دەستی بچێتە پارەکەی ئەوەشی کە دزی و بەڵکو واز لە دزی بێنێ ئەو ئافرەتێشی من ئەو خێرم پێکرد بۆ ئەوەی واز لە کاری خراپە بێنێ بەڵام لە مەسەلەی گەیاندنی بابەتی ئێمە لە مەسائلێ خێرخوازی و کاری هاوکاریکردن دوو جۆرمان هەیە بابەتێکمان هەیە پێوترێ فەڕز ئەوە خی گەورە لە قورئانە هەشت جۆری داناوە کە سەدەقە یعنی زەکاتیان پێشکە کە ئێمە پێڵین زەکات جا زەکات لە پارەیە لە ئاڵتونە لە حیواناتە لە دەغڵودانە لە میوەهاتە ئەم شتانش بابەتی ئیکەمان هەیە بابەتی هەل خەیرە خێر یعنی هەر خێرێکە عامە جا تو ئەتوانین بە لەتە خوورمایەک ئەتوانی بە قسەیەکی خێر ئەتوانی مسلمانی لویاپەکی کەوتۆ سارەکەی یارمەتی بی ئەتوانی هەر بۆسی بڵێ براکەم ئەوەی پێویستی بە هیچ نییە بۆیە بابەتی خێرکردن هاوکاریکردنی یەکترین بابەتێکی گەورەیە لە ئیسلامە بەڵکو ئەتوانین بڵێن کۆمەڵگا بەرەو ئاسوودەیی تەواوەتی ئەبان مامۆستا ناویشی هەبێوانە مەرجە ناویشە منە من کاتێک خێر بە کەسێکم مەرجێ بی بڵام ئەوە من خێرم پێکرد بەڵێ یعنی ئەمە تۆزەکە بێتە بابەتی لە غەیری زەکات زەکات لەما فەرموویە بێ بە زەکات بەڵام ئەوەی کە ئێستا مەسەلەن هەیە نمونێکی جوانترم هاتەوە خەیاڵ لە بەغا دراوسەیەک خاویستی خانوەکەی بفرۆشێت بۆ پێم وابێ بەخواویشەر بۆ نەخۆشیەکی لەم نەخۆشیانە بووە دراوسەکان پێیان زانیوە جا ڤیدۆیەک بڵاو بوو یەک فەردەپارەیان نابوو بە سەر شانێنە لە ناو حەوشەی ئەو ماڵی کە بەتەویستی خانوەکە بفرۆشێ لە خۆشیە هەڵە پڕین و سەمایە نەکرد دەوێتە تا ئێمە وەستابین چۆن یڵین دراوسێکی وەک ئێوەمان لە کیس بچی ئەوە ئێمە پارەمان بۆ کۆکردنەوە یعنی بەڕاستی مرۆڤ بەبەخشین پەیوەندی کۆمەڵاتیەکان و جیران و دراوسێتی و خزمایەتیشی پتەوە بێت هەرمان ساوکات بۆ قسەی ئاری هە لەسەر شەقامەکانیش خۆمان زۆر کادەبینین کەسێکە تووشی و داوێکی هات و چۆ بێت ئۆتۆمبیلەکەی زەرەر و زیانی پێگام و شۆفێرەکان لێو کۆبنەوە بڕەپارێکی بۆ کۆکەنەوە ئەیەنە دەستی خۆی مرۆڤایەتی لەسەر لە ئادەم و هەتاوەکو ئێستا تا ئەم کاتێ ئێمە سەر جەمخوای گەورە داوامان لێکە لە کارە خێریەکانە چاکەکان هاوکات ئێستا ئەو وڵاتە ئەوروپیەکان کە لە شەڕ و ئاشوبەکانە لە تارە و ساروخ و ئەمانە هاوکاریەکەن بۆی خۆی گەورە فەرمی ولا تعاونوا على الإثم والعدوان عدوانە سەرنجی یەک شت بە لە عالەمی ئیسلامیدا خێر بە جوولەکە و گاور کراوە خێر بە کافریش کراوە یعنی ئێمە بەلامان و غەریب نیە سەلەوانەیە بینەنار بڵێن چۆن خێر بە کافرە کرد کاکە ئێمە لایانی دینیەکەمان بابەتێکی زۆر گەورەیە پیرۆزە بەڵام لایانی مرۆڤایەتی و کەمان مرۆڤ بوونەکەمان 1400 ساڵ ئیسلام لەگەڵ هەموو تائیفەکان و لەگەڵ هەموو پێکهاتەکانی کاژیاوە
بەڵکو ئیمامی عومەر موچە ئەبرێتوانێ بە کابرایەکی مەسیحی کە پیر بووە پەککەوتەیە یعنی ئێمە بێ حەقە تێبزانین بەڵام ئەوەی کە ئێستا وڵاتە ئەوروپیەکان لە عودوان و لە شەڕ و هاوکاریە ها ئێسش ئەو ئیسرائیلە کە ئێمە ئەبینین کە شەو و ڕۆژ دێ و جادە و ڕێگە و خانە و مزگەوت و قوتابخانە و خەسەخانە و هەمی وێران کردووە ژن و مناڵ ئەکوژێت ئەمە بە هاوکاری کێ بە هاوکاری دەرەوەی خۆیەتی بەڵام خی گەورە فەرمی نەکەن ئەو هاوکاریە بکەن ئێمە نەکەن هاوکاری خراپە بین بۆ یەکترین بە یەک کەلیمە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر زەلامێکی ئەکوشت ئەویست بیکوژێ پێویستی بەوە بوو کە تۆ بڵێ بی کوژە ها بیکوژە بیکەی بە دوو بەشەوە ئەفەرمێ مەیڵێ نەڵێ بی کە ئەو تێگەیش بە بی ینی بیکوژە تۆ بەشداری لەو تاوانەیە هاوکاریکردنی ئێمە لە ژیانی مسلمانێتی و لە ژیانی ڕۆژانەمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی أفضل أعمال أن تدخل على أخيك المؤمن سرورك چییە أو تطرد عنه جوعا أو تقضي له حاجة أو تقضي عنه دينا كومنشتا كابرا برسيتي دبچو يارمتي با والله بلاي من خوم لماله يسا چند ساله الحمد لله بدم مان شولا يعني اويك لسه سفره كمان امينه تمام اي بم لدروا اي رجل بس من واكم يك كسي كمان نايكا رزق حرمته ما الان بوشي واكيتو امانم بخوا يك بشيلا جاري برنجه كامينو تو اي رجم اوا يسج دبي اوم دانا ولا دروا والله اوم تكدو كوتر چۆلەکە هەمویان کلێ خۆنە مەکارێکی خێرخوازی گەورەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی سەگەکەمان بۆکە فەرمێ کابرا خۆی گەورە خسیێنە و بەهەشتەوە لەبەرەوەی تونی بوو لایەنی مسلمان بوون و لایەنی ئیمانی و لایەنی دینداری و مرۆڤایەتی بەڕاستیەکەی لە ئیسلامە دەرەکەوێت کە ئێمە هاوکاری یەک بین زۆر ڕاستە مام ساڵک و کۆتا پرسیاری من ئایا خێرکردن و خێرخوازیکردن بە کەسی نزیکی خۆت ئەشێ بۆ نمونە کوڕێک ئەڵێ من خێرەکەم ئەمەوێ خێرەکەم خێرەکە کا بە دایکی ئەیکا بە براکەی ئەمانە ئەشێت ئەمە خێرکردن یاخود واجبە لە سەرەوە نانا بۆ دایک و باوک فەرزە لەسەر شانی ئەولاد دایک و باوکی بەخێوکە و خێرە وەکو خێر بەڵام نابێ بڵێ خێر خی گەورە فەرزی کردووە ئەولاد ئەبێ ئەمە هیچ حتا باوک و دایک ئەتوانێت پارەی ئەولادی خۆی بەرێت چونکە ئینە فەرمی لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی مالك أنت ومالك لأبيك خوشت مالك شيء نباكتي وباسا بلان بخير كدن بدراوسي بكسر نزيكا كان أفضل تريني أنا حتى أكو بدورتن زور باش دست خوش بما مستاكيان دوباره سپاس بو تو ماندوني زور سپاس بو وتكانت جاي ودار متهنية مش رولان هبه لوي كاري بخشينو كاري خير هر بردام دست خوش بو هو دوباره سپاس بو تو بله